لە سەربەندی پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی عێراق و بەردەوامی هەوڵەکان باراستەی ئاسایکردنەوەی ڕەوشی کەرکووک لە ڕووی سیاسی و ئەمنی ویداریەوە پەلامارە تیرۆریستەکان لە داقووق پەرەی سندووە. داخۆخ و دیهاتەکانی بەر هێرشێکی زۆر کەوتن تەقینەوەیکی زۆر ڕوویدا خەڵک ژرا خەڵک با بڵێن ڕشتێنرا بفیدیە خەڵک بەرەدرێ تیرۆریستان بەقی خۆیان تەراتێ نەکەن لەورەکە ئەمە لەلایەکی درشی شورتی اتحادی هاتووە بۆیە ینی ئێمەش خەڵکی زۆر کەوتۆ دەگومانەوە شورتی اتحادی لێ خست هاوچۆکە سعات 6 هەموو ڕێکان داخرێت بەیانیان ساعات حوت تقریبا ئەیکەنەوە ئەم تیرۆریستەلێکیوە دێت ئەو عوانەدانە ئەو تەقینەوەە ئەکاکەوە خەڵکی بێگوناحتیاچێ دوێنێ تەقیوەتەوە خەڵکی تیا مەدەنی تیاچوە ئەمڕۆ سێ تەقینەوە بووە لە نزیک ماڵی شەید حوسام و ماڵ سێوەڵەکەی قوتابخانەی ماڵ سێوەڵە ئەمڕۆ بۆم ڕێژ خراوە یانی ئەگە بتەقەوە لەوانەیە مناڵێکی زۆر تیاچوو ئەوە پوشەڵ کرایەوە. قایمقامی قەزاکە شای دەگەیەنێت ژیانی برایەتی و پێکەوە ژیان لە داقووق لە باشترین حاڵەتدایە و تیرۆریستان لە ڕێی پەلامارەکانیان دەیانوێت برایەتی نێوان پێکاتەکانی داقووق بشێوێنن. الحەمدلله داقووق مستەقر ئەمنیەن. داقووق قەزایەکی ئارامی کەرکووکە یەکێکە لەو ناوچانەی کە برایەتی و پێکەوەژیان بە درێژایی مێژوو لەم قەزایەدا بوونی هەبووە. لە ئێستادا تیرۆریستان هەوڵ دەدەن ئارامی ئەم قەزایە بشێوێنن. ئەو کارانە بە ئامانجکردنی گوندنشینانی ناوچەکە دەستی پێکردووە. مەرامی تیرۆریستان تێکدانی پەیوەندی نێوان پێکاتەکانە. ئێمە داواکارین لە دەستگا ئەمنیەکان ڕێگا لە دووبارەبوونەوەی پەلامارەکانی تیرۆریستان بگرن لە ناوچەکە. لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند پەلامارێکی تیرۆریستی لە ڕێی دانانی بۆمبی سێنرا و لە گوندەکانی کاکەی سەر بە قەزای داقووق ڕوویانداوە و زیانی ژیانی و مادیشی لێکەوتۆتەوە. پەلامارەکان هاوکاتن لەگەڵ بڕیارێکی پارێزگاری کەرکووک بە وەکالەت کە بۆ گەڕانەوەی عەرەبە هاوردەکان بۆ نۆ گوندی سەر بە قەزای داقووق دەری کردوون. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای داقووق.